یەکێتی ئەو هێزە کاریگەرەی کای سیاسی لە هەرێمی کوردستان و ناوچەکە کە هەمیشە بە هێزی یەکلاکرەوە دادەنێت ئێستا کۆمەڵی کێشە و قەیرانی ناوخۆیی بەرەو کێم حیزبەی گرتووە و بۆتە لەمپەر لە بەردەمیدا و ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش پێی وایە تاکە ڕێگەی چارەسەری ئەو گرفتانە بەستنی کۆنگرە و نوێبوونەوەی حیزبەکەیانە. بە دڵنیایەوە کۆنگرە وەکو وێزگەیەکی گرنگی ژیانی سیاسی هەموو حیزبێکی سیاسی ئەهمیەتی خۆی هەیە، بە تایبەتی ئەگەر دیقەت لە دۆخی سیاسی ئێستای کوردستان بدرێت دوای ئەو هەموو گۆڕانکاریە گەورانەی کە لە ناوچەکە و لە کوردستان ڕوویداوە، ئەمە واجبەکە لەسەر یەکێتی کە بەجددیەوە زیاتر بەرەو پیری کۆنگرە بڕوە و پێم وایە ئێستا ئەرزێتێکی باشتر و گونجاوتر لەنا ئۆرگانەکانی یەکێتی و لە سەرکردایەتی یەکێتی هەیە. یەکێتی خۆشینی شاردەتەوە کە کێشەگرفتی هەیە، بۆیە ئەو کێشەگرفتانەش بەشێکی پێیوەستە بە بەستنی کۆنگرە و بە بەستنی کۆنگرە چارەسەرەکرێت. کادرانی یەکێتی دەڵێن هاوسەنگی هێزە ناوچەکەدا تێک چووە و ئەوە یەکێتیە دەتوانێت بە بەستنی کۆنگرە و نوێکردنەوەی خۆی ئەو هاوسەنگە بگەڕێنێتەوە. جارێکتر یەکێتی بخەنەوە سەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال. دواکەوتنی 4 ساڵ ڕووداوەکانی ئەم دوایەی باشووری کوردستان و ڕووداوەکانی ناوچەکەەوە خوازێکە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو مەسئولیەتی سەرشانی خۆی بە جۆرێک لە جۆرەکان خۆی نوێ بکاتەوە. باشترین شێواز باشترین میکانیزم بۆ خۆنیۆکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغا کۆنگرەیە. لە ڕاستیا کۆنگرە بە تەنها ئەرکێکی یەکێتیانە نییە لەسەر یەکێتیەکانەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەرکێکی نیشتیمانیە. لەم ناوچەی ئێمە هاوسەنگی هێز تێکچووە بۆ ڕێخستنەوەی هاوسەنگی هێز یەکێتی نیشتیمانی پێویستە بە شێوازێکی نوێ ئەو هاوسەنگیانە ڕێک بخاتەوە و بتوانێت ڕۆڵی کاریگەری خۆی هەم لەم ناوچەیەوە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وازی بکاتەوە. هەنها کۆنگرە ئەتوانێت یەکێتی کێشەکانی ناوخۆی یەکێتی لەم دۆخە ڕزگارکەوە لەم قەیرانانە یەکێتی چۆن پێگە و کاریگەری خۆی هەبوو لە ناو ڕووداوەکانە و لە هەرێمی کوردستان و لە ناوچەکە و لە عێراقیشا بە هیمەتی جنابی مامجەلال. ئێستش هەروە پێویستە لەسەر هەمان ڕێباز یەکێتی بە بەرنامەیەکی تۆکمەتر و تازەتر درێژە بە ڕێبازەکەی مامجەلال بات و بۆ دەربازبوون لەم قەیرانانەی کە ڕوبەڕۆی یەکێتی و هەرێمی کوردستانیشی گرتوێتەوە بەگشتی. کادران و ئەندامانی یەکێتی هۆکاری سەرەکی ئەم دۆخەی ئێستا یەکێتی پێدا تێپەڕ دەبێت و بەدەست چەندین قەیرانی ناوخۆی دەناڵێنێت بۆ نەبەستنی کۆنگرەی حیزبەکانی دەگەڕنەوە. بۆیە خۆیان دەڵێن ئێستا کاتێکی گونجاو و لەبارە بۆ بەستنی کۆنگرە و هەر کۆنگرەیە دەبێتە فریادڕەسی یەکێتی و گەڕانەوەی بۆ ئەو هێزە کاریگەرەی جاران. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.